تمام. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وآل محمد كما صليت على آل إبراهيم، وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. برایانی بەڕێز، خوشکانی بەڕێز، خوای تعالی ئێمەی خەڵق کردووە بە عیبادەت. خوای گەورە لە سوورەتی ذاریاتە ئاەتی 56 ئەفەرمێ وما خەلقت الجن والئینس إلا ليعبدون. مەبەستی سەرەکی بوونی بەشەر بەندایەتی کردنی خوایە، و بەندایەتی کردنی خوایش بە تەوحید ئەکرێ. ئەگەر هەرچی ژیانت هەیە تۆ خەریکی عیبادەتێک بی بەڵام بەبێ تەوحید و یەک خواناسی لێت وەرناگیرێ. بۆیە یەکەم ئیشی هەرچی پێغەمبەران هەیە، هەرچی پێغەمبەران هەیە خۆشەویستەکانم، هەر لە ئادەم هەتا خاتەم محەممەد صلی الله عليه وسلم، ئەگەر وەکو باسەکەن 124,000 پێغەمبەر، یعنی ئەسەرێکەیە 124,000 پێغەمبەر هاتووە. ئەگەر 300 و ئەوە نەبێ، یعنی ئەلموهیم ئەوەی ئەو ئەسەرانە هیچی صحیح نییە، بەس یعنی ئەگەر ڕاستیش بێ، مثلا ئەوەنە پێغەمبەرات بێ ژمارەیەک لە ژمارەکان، یەک پێغەمبەرێک نەهاتووە ئیلا هەدەف سەرەکی ئەو پێغەمبەرە مەسئلەی یەکخواناسی بووە، یعنی خەڵک فێر یەکخواناسی بکە. حیاتی ئینسان هەر هەمووی لەسەر یەکخواناسی پەروەرد، یعنی ئەبێدا بمەزرێ. ئەگەر ئینسانەکان موحد نەبن هیچیان لێ وەرناگیرێ، هیچ عەمەلێکیان لێ وەرناگیرێ. و ئەساسی ئیسلامیش وەکو وتم هەموو پێغەمبەرەکان بۆ ئەوە هاتوون، یعنی هەموو پێغەمبەرەکان ئیشیان چی بووە؟ ئیشی سەرەکی هەموو پێغەمبەران أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت، أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت، حمو في غمركان. يكم إيش طبعا إيش تريش أنا بوا في غمركان، بس يكم ما بس أو بوا. وقرآني بيروس هر لأول يوا حتى آخري، هر لبائي بسم الله حتى سيني، باء بسم الله سورة فاتحة حتى سيني حرفي سيني كوتاي سورة الناس مسألة توحيدة، مسألة توحيدة. حموش تكانينا وقرآن باس توحيدك، باس أواك كتو تشون بندايتي خوابكي حرشي تشيروك لقرآن هيا قشتي ما بس لي أواك فيري توحيدتك. هرچی ئەحادیثی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم، حتا باسی دەستنوێژ سەمن هەندێک جار بڕێ برا پێم ئەڵێن، زۆر جار ئەڵێن مامۆستا تخوا بڕێ باسی عەقیدەمان بۆ بکە. ئەڵێم من هەرچی وتارمێ باسی عەقیدەیە، هەرچی وتارمان هەیە، حتا تو باس دەستنوێژ بکە باس عەقیدەیە. دەستنوێژ چییە؟ یعنی دەستنوێژ من پرسیار لە ئێواکەم دەستنوێژ چییە؟ دەستنوێژ ئەوەیە کە خۆ ئامادەکردنە بۆ نوێژ. ئەی نوێژ چییە؟ نوێژ ئەوەیە چمە بەرامبەری خوای پەروەردگار ملی بۆ کەچەکەم، عیبادەت یەکەم، هەنی عەقیدە. چی بەسەرهاتی قورئان هەیە؟ هی هەموو پێغەمبەران و پیا و چاکان هەمووی باس ئەم مەوزوعێ. حتا مەسئلەی تەلاق، مەسئلەی نیکاح، مەسئلەی معاملات و کڕین و فرۆشتن، ئەوەی کە بە پێی شەریعەت و لە قورئانە باس کراوە لە حەدیثە باس کرا، هەر هەمووی مەبەست پێی تەوحیدە. مەبەست پێی ئەوەیە تۆ شەریعەتەکەی خوا جێبەجێکەی، کە شەرعی خوا جێبەجێ کرد. إن الحكم إلا لله، يعني لا إله إلا الله. أما مسألة باب الزانن گرنگترین مەسئلەکانە
وشەیطانیش هیچ مەسئلەیەک ئەوەندەی مەسئلەی تەوحید دژایەتی نەکراوە لەلایەن شەیطانەوە، هیچ مەسئلەیەک ئەوەنەی مەسئلەی تەوحید دژایەتی نەکراوە. یعنی شەیطان ئیشی سەرەکی ئەوە بۆ دژایەتی یەکخواناسی بکە، دژایەتی لا ئیلاهە ئیلا الله بکە. یعنی شەیطان زۆر اعتیادیە بڕۆ حەزیەکەی شەو و ڕۆژ سەر لە سوژدەیە بێ بەس بۆ خوا نەوێت. ئێستا خەڵکی وا هەیە خەریکی عیبادەتە لە شاخە کێوەکانی ئەلب لە ئیتالیا لە ئەوروپا خەڵکەیە 80 دانە ساڵە لێ بڕاوە بۆ عیبادەت، 80 دانە ساڵە، نەک هەر تەنها عیبادەتەکە بەڵکو خۆشی ناشۆرێ، کەلوپەل لەبەر ناکەن لەبەرەوەی تووکی قژی سەریان و تووکی گیانیان هەمووی بان لاشیانی داوە و شەیطان ئەسڵەن نزیکیانیش نابێت چونکە ئەوان عیبادەتەکەیان شەریکی تایە لەگەڵ خوایە شەریک قەرارەدەن لیان وەرناگیرێ. شەیطان بەس کێشەکەی ئەوەیە بۆ خوا نەبێ خاڵص، ئیتر مشکلەی نییە. تۆ دەی بۆ مزگەوت ئەو پەڕی يعني عبادته مثلا نوێژ ئیتر قیمەی عیبادەتە لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ وجعلت قرة عيني في الصلاة، نوری دیدەم نوێژە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ نوێژ ئەساسی گشت ئیسلامە. ئەڵێ شەیطان ئەوەنە محارەبەتەکات تا بڕۆی ڕیای تیانە بێ، کە ڕیای تیا بوو حەزەکەی گشت ڕۆژێ بچۆ بۆ مزگەوت، هەر بەس ڕیای تیا بێ بۆ خوا نەبێ بە خاڵص شەیطان محارەبەت ناکە، بەس کە بۆ خوا بوو بە خاڵص بۆ خوا بوو نیەتت تەنها خوا بوو شەریکت بۆ خوا قەرار نەئەداتیایە ئیتر شەیطان ئەبێ بە دوژمنت. لەو ڕۆژەوە دەست ئەەکەی بە نوێژێکی پاک، هەموو شەیە شەیطان هەوڵەدا لەشت گرانکە، هەوڵەدا کێشەت بۆ دروستەکە، تووشی مێزە چورتکرد ئەکا، تووشی ئەنواع و ئەشکال مەشاکلتەکە لەبەرەوەی تۆ بۆ خوا یەکلا نەبیتەوە. ئەمە هەمووی محارەبەی تەوحیدە، مەوزوعەکە تەوحیدە، مەوزوعەکە تەنها نوێژ نییە، تو دوو ڕکات سوژدە و دوو سوژدە و دوو ڕکات نوێژ و ئەمانە، مەسەلەکە یەکخواناسیەکەیە. بۆیە هەرچی پێغەمبەر هاتووە گشتیان یەک مەبەستیان بووە، ئەویش ئەوەیە گەیاندنی خەڵکی یان تێگەیاندنی خەڵکی لە مەسئلەی لا ئیلاهە ئیلا الله، لا ئیلاهە ئیلا الله. لەوانەیە ئێستا خەڵکانێکە بێ لەناو ئەم مەجلیسە زۆر سەیریان بێ ئەهێ مامۆسا هەموو شتەکانی ئەم دنیای بەستە لا ئیلاهە ئیلا اللهەوە، ئەهی لا ئیلاهە ئیلا الله بە شتێ زۆر بەسیتە، خۆ هەمومان ئەیڵێ ئەزانم خۆ ئەوە مەوزوعەکەیە، ئەوە مەوزوعەکە هەمومان ئەیڵێن بەس کەسمان جێبەجێ ناکە یا زۆربەمان جێبەجێ ناکە. زۆرینەی مسلمانانی ئێستا ئەگەر ئەوەنەی ئەبوو جەهل لە لا ئیلاهە ئیلا الله تێبگەیان بە حەیاتی نەیانەوت، چونکە ئێمە ئەگەر تەماشا بکەی ئەهلی مزگەوت زۆر زۆرە. ئێستا کوردستان ئەگەر 5 ملیۆن خەڵک بێ، ئەگەر 5 ملیۆن بێ لەوانێت 2 ملیۆنی ئێستا لە مزگەوتەکانە بێ، لەوانێت 2 ملیۆن خەڵک ئێستا لە مزگەوتەکانە، لای کەمەکەی ملیۆن و نیمێ خەڵک لە مزگەوتەکانە ئێستا شەوی دانیشتوو بۆ شەوانی قەدر، خەڵکی زۆر زۆر دائەنشێت. ئەگەر ئەم ملیۆن و نیوە سبەی بڕۆنە ناو بازار هەمووی وەپی لا ئیلاهە ئیلا الله بجوولێنەوە، خۆ ئیتر یەک عیب نامێنێ، یەک مشکلەمان نامێنێ، یەک کێشە نامێنێ. بەس مشکلەکە ئەوەیە خەڵک نوێژ ئەکا تێتیش بۆ لەیلەتو القەدر، لەوانەیە ڕۆژوش بگرێ، لەوانەیە زەکاتیش بە، لەوانەیە حەجیش بکە، بەڵام لە معنای لا ئیلاهە ئیلا الله تێنەگەیشتووە. تا ئێستا لە هەدەفە ئەساسیەکەی بوونی خۆی تێنەگەیشتووە. خەڵک ئامادەیە دینەکەی بفرۆشێ لەبەر خاتر پارە، ئامادەیە دینەکەی خۆی بفرۆشێ لەبەر خاتر مەنسەب و پلەپایە. ئێمە معنای چییە؟ معنای ئەوەیە کەوا لە لا ئیلاهە ئیلا الله تێنەگەیشتووە. لا ئیلاهە ئیلا الله براینە طبعا وتم ئەمە هەدەفی ناردنی گشت پێغەمبەرەکان بووە و هەدەفی ناردنی هەموو پیاوچاکان و هەموو زانایان ئەمەیە، یعنی پەیامیان ئەمەیە، ئەبێ پەیامی سەرەکیشیان هەر ئەمە بێ. بەس بەداخەوە ئێستا یعنی شتەکان لانێ کەس تێک چووە، ئەبێ هەدەفی گشت مامۆسایانی ئاینی واریسی پێغەمبەرەکان کە عولەما و زانایانن ئەبێ مەسەلەی تەوحید بێ،
ئەبێ خەڵک فێرکەن فێری عەقیدەیکەن، عەقیدەیەکی پاک، یەکخواناسیەکی پاک، دوور لە شرک و بتپەرستی. لا إله إلا الله يعني چی؟ طبعا ئەمە بەشی یەکەمی شایەتمانە. ئێمە بەو شایەتمانە ئەبین بە موسڵمان و هەرچی پێغەمبەریش هەیە هەر بەو شایەتمانە خەڵکیان بان کردووە بۆ لای خوا. يعني بەو شایەتمانە طبعا لە دینی ئێمە لا إله إلا الله محمد رسول الله، بەڵام لە دینەکانی تر هەر یەکێک لا إله إلا الله نوح رسول الله، لا إله إلا الله موسى رسول الله. هەموو پێغەمبەرێک ئیشی ئەوە بووە، بەس ناوی پێغەمبەرەکە گۆڕاوە. بەڵام للعلم بۆ زانینتان هەموو پێغەمبەرێک لە پێغەمبەرەکان پێشی پێغەمبەری خۆمان بەدەقی ئاەتی قورئان وعدی لێ سەنراوە ئەبێ ئیمانیش لەگەڵ لا إله إلا الله موسى رسول الله ئەبێ بیشان وتایە محەممەدیش کە دێت ڕەسووڵی خوایە. يعني هەموو پێغەمبەرەکان وعد و پەیمانی ئەویان لێ وەرگیراوە ئەگەر محەممەد هات شوێنی بکەون. هەموو پێغەمبەرەکان لا إله إلا الله بەشی یەکەمی لا شایەتمان لا إله إلا الله. لا إله طبعا لا بشتان أزان يعني هيج نية، يعني لا معناه اوه هيج نية زماني عربية. إله يعني پرستراو، إله يعني پرستراو، إلا يعني جگە. اللهش ناوی اسمی خوای پەروەردگارە، ناوێکە کە هیچ کەسێکی تر ئەو ناوەی نییە ئیلا خوا نەبێ، ئیلا الله نەبێ، هیچ کەسێکی تر نییە، یەک کەسێک نییە لەسەر ڕووی ئەم زەویە ناوی الله بێ، یەک نەفەرێک ئیلا الله نەبێ، ناوێکی تایبەتی خوای پەروەردگارە. لا إله يعني بە هیچ شێوازێ هیچ پەرستراوێک نییە، هیچ پەرستراوێک نییە، هیچ کەسێک نییە شایەنی پەرستن بێ، هیچ کەسێک نییە شایەنی پەرستن بێ ئیلا الله نەبێ. يعني چی؟ هیچ کەسێک نییە شایەنی پەرستن بێ ئیلا الله نەبێ. بەشی یەکەمی لا إله إلا الله کە يعني تۆ نەفی واتە لای ئەدەی شایەنی عیبادەتکردن لا ئەدەی لە هەرچی مەخلوقات هەیە و بە تایبەت مرۆڤەکانیش. يعني هیچ کەسێک لا إله يعني هیچ پەرستراوێک نییە شایەنی پەرستن بێ، هیچ پەرستراوێک نییە شایەنی پەرستن بێ. تو ئەوەنە بڵێ لا إله مسلمان نەبووی جارێکان، بەڵام بەشێکی هەنگاوێکی باش ناوە بۆ ئەوەی ببی بە موحید، بەس موحید نەبوویتە. خەڵکێکی زۆر هەیە ئێستا لەسەر زەویان ملحیدن، ئەڵێن لا إله، ئەڵێن لا إله، ئەڵێن خوا نییە، هیچ ئەڵڵاهێک هیچ معبودێک نییە، هیچ پەرستراوێک نییە شایەن پەرستن بێ. ئەمجا ئەڵێ ئیلا الله بەشی دووەمە ئیسپاتیەکەی، يعني ئێمە لەو لای نەفیمان نەکرد وتمان هیچ پەرستراوێک نییە، ئەمجا ئیسپاتیەکەین کە ئەو پەرستراوە تاق و تەنیا ئەڵڵایە، يعني هیچ پەرستراوێک نییە شایەن پەرستن بێ جگە لە ئەڵڵاه. تو ئەگەر ئەم عەقیدەیە هەبێ، تو ئەگەر ئەم بیر و باوەڕەت هەبێ، ئەڕۆی غەیری خوا بپەرستی، ئەڕۆی جۆرەکانی عیبادەت. طبعا بەڕێزان جۆرەکانی عیبادەت سوجدە، ڕکوع، هاوار پێکردن، داواکردن، سەربڕین، تەوافکردن، هەموو جۆرەکانی عیبادەت لە ئیستیعانە و ئیستیغاثە و سجود و ڕکوع و نوێژ و هەموو شتەکان ئەوەی کە پێ ئەوترێ عیبادەت هەر هەمووی تایبەت ئەبێ بۆ یەک زاتێ بکرێت کە ئەڵڵایە، بۆ کەسی تر نابێ بکرێت. بەس تەنها ئەڵڵایە شایستەی ئەوەیە کە تۆ هاواری پێ بکەی، کە تۆ داوای لێ بکەی، کە تۆ پەنای پێ ببەی، کە تۆ بە ڕاستەقینەی لێی بترسی. بەس ئەڵڵایە، هیچ کەسێکی تر شایستەی ئەوە نییە، هیچ زاتێکی تر نییە لەسەر ئەم ڕووی زەویە مستحقی ئەوە بێ کە تۆ لێی بپاڕێیتەوە.
ئەی ئەگەر تۆ بیر و باوەڕت وابێ قەناعەتت وابێ ئیتر چۆن ئەڕۆی هاوارەکەیتە شخصێک خەڵک هەیە ئێسەش جاران خەڵک هاواریان کردە لات و عوزا و مەنات و هاواریانە کردە یەغوث و یەعوق و نەسر خوای گەورە لە سوورەتی نوح باسیەکە یەغوث و یەعوق و نەسر و ئەمانە ئێسەش هاوارەکاتە شێخ عەبدولقادر ئیمامی حوسەین ئیمامی حەسان ئیمامی عەباس هاوارەکاتەوە ئەگەر بڵێ چۆن مامۆسا ئیسە لەوانەیە هەنێ کەسێ یەک سەر تووڕە ئەبێ و تۆ ئیمامی حوسەین و ئیمامی عەباس ئەەکەیتە یەغوث و یەعوق و نەسرەکەتە بێت ئەی براینە بڕۆ بیخوێنەرەوە تەفسیری ئەو ئایەتە بخوێنەوە ئیمامی ئیبن عەباس ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ یەغوث و یەعوق و نەسر و ئەمانە ئەولیا و پیاوچاکانی زمانی پێغەمەری نوح بوون پێشی نوح ئەم ئەولیا و پیاوچاکانە لە زمانی پێشی پێغەمەر نوحە خەڵک وەکو چۆن سەیری عەباس و حوسەین و ئەم پیاوچاکانەیە کردو ئەم سەحابە و بەڕێزانە ئەم پیاوچاکانە شێخ عەبدولقادر ئەمانە خەڵک ئاوا ڕێزی لێیان گرتەوە دوای ئەوە کە مردوون وتویانە با بتیان بۆ دروستکەی ئەمجا هەر لەناو قەبرەکەی خۆیانیان کردوتە شوێنێک و خەڵک ڕۆیە لەوێ نوێژی کردوتیان ئێمە لە ئەگەر لە خزمەتی ئیمامی یەعوقابین زیاتر نوێژەکانمان خوشوعی تایە ئەگەر لە خزمەتی نەسرابین زیاتر ئیمانمان بەرزە بێتەوە ئیتر لەلای ئەوە دەی دوای ئەوە خۆ ئیسە ئێمە ئەگەر پیاوچاکێک شخصێک ئەلێراکە بێ یەکەم جا کەس ناڕابی پەرستێ یەکێک لە ئێمە ئێستا حالیان ئەگەر یەکێک مرد پیاوچاکێک بۆ نمونە پیاوچاکێک لە ئێمە ئێستا ئەولیایەک مرد کە مرد وەسیەتی کردوتی لەنا ئەم مزگەوتە قەبرەکەم بنن تەمەن ئەمە دروست نییە ئێمە شاوردمان نا ئەم مزگەوتە نامن خۆ یەکەم وەجبە خەڵک بەس ئەگاتە قەی سەلامێکێک لێ کاوکتەوە هیچ مشکلەیەکی نییە بەس وەجبەی دووهەم کوڕەکەی منە کە دێ لەگەڵ ما ئەبینێ من ڕێز لەم پیاواگرم ئەویش ڕێزێکەگرێ بەس تۆزێ زیاتر لە منەیگرێ یعنی وەک من نایناسی ئەمار زەلامی اعتیادی بووە ئەڵێ باوکم ئەگەی لای سەلامی لێ کرد تۆزێ من سەلامەکەم ئاوا کرد ئەو تۆزێ ملی شەچەمێنێتەوە کوڕی کوڕەکەم کە کوڕەکەم من ئەمن طبعا کە کوڕەکەم ئەبینێ مەسەن ئاوا تۆزێ مل ئەچەمێنێتەوە ئەو ئەگاتە لای هەردوو سیوالیەکە ئەو ئەمرێ ئەمجا کوڕی ئەو تێ ئەگاتە لای تۆزێ زیاتر دەی ابن عباس ئەفەرمێ ئاوا جیل بە جیل هاتن لە ئەخیرا عیبادەتی ئەو پیاوچاکانیان کرد دەستیان کرد بە عیبادەت پیاوچاکەکان خۆ ئەیانیش زانی هەر لە ئەخیریشا ئیسە مەسەلەن کاتێک بۆ ئەهلی مەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەیفەرموو ئەمانە خوا نین ئەوانیش ئەیانوت خۆی مەش ئەزانین ئەمانە خوا نین ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى خو ئێمە ئەمانە ناپەرستین ئەمانە بۆی لە خواوە نزیکمان کات هەر عینن خەڵکەی لای خۆشمان واڵێ ئەڵێ کاکە خۆ من ئەم ئەولیا و پیاوچاکانە خۆ من ئەمە ناپەرستم بەس ئەمانە لە خواوە نزیک ئێمە پیسین ئەمە ڕق طبعا مخالفەی ئاەتە خوای تعالی ئەفەرمێ پیس و پاک نییە یەکسەر داوا لە خوا بکە بەس نە ئەمەڵێ ئەمە پیسین ناتوانین یەکسەر داوا لە خوا بکەین دوعامان قبول ناوێ ئەڕۆین لە ئەم پیاوچاکانە داوا لە ئەوانەکەین ئەوان ئەتر ئێمە ئەبین بە ئایت ئەوان خۆیان دیفاعمان لێکن لە خواوە نزیکمانەکەن ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى ئیتر بەرەبەرە بتپەرستی دەسی پێ کرد سەرەتای بتپەرستی لەوە دەسی پێ کرد لە پێغەمبەر نوحەوە لە زمانی پێغەمبەر نوح ئیتر بتپەرستی دەسی پێ کرد خوای گەورە پێغەمبەر نوحی بەیان نارد 950 ساڵ نەیتوانی بیان گەڕێنێتەوە تەسەورەکەن 950 ساڵ پێغەمبەرێک داوا لە خەڵک بکە 80 کەس ئیمانی پێهێنا هەتا هەندێک عولەما ئەڵێن 12 کەس یعنی خلافێکەیە لە بین 12 و 80 ئەوەنە خەڵک ئیمانی بەم پیاوە بەڕێزە هێنا حتى طبعا بەسەرهاتی پێغەمبەر نوح بڕۆن تەماشایکەن لە قورئانە پڕی قورئان باسی پێغەمبەر نوحە کە چی ئەم قەومە چەندێک مێشکیان دەبەنگ بووە حتى تەنانەت باوەڕ ئەکەن کچەکەی ژنەکەی و کوڕەکەیشی باوەڕیان پێی نەهێنا پێغەمبەر نوحیشە سەبرێ کرد ئەیفەرموو ئەقەینە ئەم جیلەم بمرن بەشک و کوڕەکانی ئەمان باش بن سبحان الله ئەم جیلە کابرا کە پیر ئەبوو ئەهات کوڕەکەی ئێهێنا کوڕەکەی مناڵ بوو ئەیهێناوە خۆیان
هنا أي هاول بولاي بيغمر نوح أيود كرم وصيتت في أكم ومن هام لليوار مرقى أمزلا مساحرة وجادو بازا ورياب إيماني بينيري بتخلطيني الرجل للرجال يعني نواب ودواي نواب وصيتي أنا كد نواب ودواي وصيتي أنا كد كوقسي في غمر نوع كان يتركس وقسينا طبعا وتر زمانك حتى زماني في غمر إبراهيم خديتان لزماني في غمر إبراهيم تشون إبراهيم بعملي جنجبو حرب عملي نشتنا أو بتانا شكوش يلقد بربوليان ديتان شيان بيكر الأخيرة شون من آقري كان بوي كردوا نيوي أم قرقب أم جا نيان تواني نزيكي آقرقب ونو إبراهيم بخلنايو من جنيقي كان بوي هنا إبراهيم يعني دسو قاج بس تو خستيانا أو من جنيق إبراهيم يعني فردا بو ناوي راس آقرقب ويتر بسرهاتك جناب تانقشتان بيستوتان ويتر دعاء إبراهيم هو طبعا بسرهاتك كان زورن هرچی يعني في غمرانه قشتي لما موضوعه قشتي هرچی صراعي شيء من الملاني هي لسر أمر يزويها قشتي لسر مسألة توحيد وشركة يسأل لو أنا أجر ورد بمواكات بيت قشتي تنبرونا كما أوي أمره للدنيا شر ودا هرچی مشاكل أم دنيا هي أموي لسر أو موضوعاتها حسن لسر موضوعي أوي كتو بيادي شريعتي خوابك يا بيادي شريعتي خوانك يعني توحيد وشرك طبعا اگر تو توحيد ابي كامل تسليمي خوابي حمو برنامج ببي شريعتي خوابي طبعا او كاتت ظلم نامينه تعدان نامينه برتي الخواردن نامينه اونيه كومالي خلق برمنا من الام دنيايا قشتي بخون وهرشي وارداتي ام دنياها بيخون كومالي خلقيش ببنه تشوساوه وفقير وجردسه بون من يسال امريكايا حمو طبعا امريكا قورترين دولتي زبلاحترين دولة الدنيا لمسألة دولة منية هرچی وارداتی ئەو وڵاتەیە گشتی چەند نەفەرێکەی خۆن خاوەنی چەند کۆمپانیایەکی چەک فرۆشی و ئەمانن هەرچی وارداتی ئەو وڵاتەیە ها لە ژێر دەستی چەند نەفەرێکە ئەوان ڕمیانەتە ملیا و باقی ملت هەمووی لە ئەو پڕی ناخۆشیە ئەژێ هەموو ژیانیان ئەکەنە قوربانی ئەو چەند نەفەرە ئەو چەند نەفەرەش وەکو بۆ نمونە یەکێک لەوانە ئەم ترامپەتانێ یەکێک لەوانە ئەمانە مەسەلەن بوونەتە هەموو عالەمە گشتی بۆ ئەوان ئیشەکە ئەمە طبعا مخالفة يعني مخالفة شريعتي خويا طبعا هرجيز ترامب رازي نابي خلق توحيدي هبي چونك كابراك توحيدي ابو رازي نابي بتم الكتشيش كسيك وملكي خواش لسر زاوية هي همو خلقه إن فريق دياري كراونية بون منسو تماني أبي هي همو خلق به بون من النوت چند شتك لإسلاما ملكي عامة حيث كسيك بوين يداگيريكا هيك لو أنا نوت يكيك لو أنا أو يكيك لو أنا لورقا يكيك لو بريشت يعني أو إيه طبعا ما شريعتي خواوا الله بلام شريعتي الظالم واستمكار كان وأنا لي في العون كان زمان لهمو زمانك أما نالين يعني أجر ورد ببيتوا همو مسألة كان الأخيرة أرواتو بوشي أرواتو بموضوع الشرك والتوحيد لا إله طبعا زور مهمة أجر يسبروا تماشاي سورة كهف بون من أخوي تعالى باسي كوملا جنجة كا أم كوملا جنجة كيشكيان تشيا لقل قومك أنا كيشكيان هر أو موضوعي وإيس عرسانم كرد تماشاكن إذ أوى الفتية إلى الكهف فقالوا ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا إيشي أمانة شيء مشكلة كانت شيء وربطنا على قلوبهم إذ قاموا فقالوا ربنا رب السماوات والأرض لن ندعو من دونه إلها يعني هم مثلا هذه ربي إيما پروردگاري إيما الله يا أو كسيك أو ذاتيك أرزو آسمان كاني دروس كدو إيما تشغل أو كسي تنافرس طبعا طاغوت كاني زماني خوي بمن رازينا بن وحرشي آيات كاني قرآن هي قشتي بس لما موضوعاك حرشي كيشة هي لسان أم زويا قشتي أم موضوعه لا إله خوي تعالى لدواي آية الكرسي لسورة بقرة خوي تعالى شي أفرمي كاتي آية الكرسي تواو أبي خوي تعالى دواي أو أفرمي كيلا بريتي لا إكراه في الدين برون بسريا قد تبين الرشد من الغي فمن يكفر
بالطاغوت يعني لا إله. طبعا حاوي كببرسرية للسرزويات طواغيت قشتي لا إله. فمن يكفر بالطاغوت أبي كم جاء كفر بكيما طاغوت يعني بلي هيج فرسرية ترنية إيه فمن يكفر بالطاغوت وشي ويؤمن بالله إلا الله لا إله إلا. أما بيامي حرشي في غمر هي وحمود دنياش لسر أما إيسر راوستاو وكو عرزم كردن موضوع كان لسر أم نقطة لا إله إما علين توحيد أساسي جيان به أبيك خلق يك خوايها به يك پرستراو بپرسته شريكي بو قرار ندا بغير بيامي أو ياساي أو بهيج رازي نابم من أما بيامك أما بيامي منه بما غيري أما رازي نابم. طبعا إذا الخلق بما رازي نابه وأما موضوع كان لسر أم موضوعية حرشي لا إله بويا ما بستم ليلة قرآن هرهم يباسي أماك بشي دوامي شايت معناك أم جاء علي كتوتد لا إله إلا الله أم جاء علي شي محمد رسول الله يعني شايتي أدم من شايتين دا أخواتاكو تنيايا أما منو هرشي شو انكوتوي في غمركان هي حتى آدم هروامان وتوا بس فرق كمان لم خليمي دعايات يعني وأشهد أن محمدا رسول الله أو أن أنا وأشهد أن عيسى رسول الله أشهد أن موسى طواب إيه ما قشت إيمان ما بقشتي هي بآدم هتا قات عيسى إن جاء محمد صلى الله عليه وسلم بلام خاتم كان محمد دعائنا كان محمد شايتي أدم محمد رسول إخوائي. طبعا أم قصة إيسا حقصه إيسار كسي يقبل يا شايتي أدم محمد رسول الله دي من أليب شايتي دا محمد رسول الله أليب عليه باش قسيكي محمد بوديان موا أليم أوا بيغمر واي فرموا يكسر أجر لقل أرزوي أنا جنجي يكسر ترابه على كاكوانية يكسر تو علي بيغمر واي فرموا يكسر أو بيت يكسي يعني من راسناك على شاهدك إيسا أجر تو علي لا إله إلا الله أما قرآنه محمد رسول الله أما قرآنه أيش سنة كاني في غمرة في رازيت أجر في رازي بوي معناه ويا شاهد معنا كالتواوى أي أجر في رازي نبوي أما مشكلة كان معنا خوي أما موضوعي سلكي أما يك يعني حقا شو رشت سيلة سركين من زور مسائل هي زور موضوع هي أتوانم يسب به ما يكسر بريك لو أنا قبولينك يكسر لبر أوي لقل أرزو كان ما نابون جي جايش لا إله إلا الله محمد رسول الله أبي حرشي أرزو تيبي خيت لا استأجر بمن يود أبي لا إله إلا الله محمد رسول الله تشتيكم بيه بلي قرسترين تشتي أم دنيا أبي جيب جيكم ما دام مسلمان أبي تسليميش بم أبيتيش بليم تواو هر أمش راسه كخوائي فرمي وبيغمري خوائي فرمي صلى الله عليه وسلم أبي إيمان بيه هبي أجر إيمان بيه نبو معناه من باور مشايت معنا كم نية وشايت معنا كش بتواو نازانم